گۆڤەری ناشناڵ ئەنتەرەسی ئەمریکی لە راپۆرتێکیدا ناوی مەترسیدارترین گرۆپی ترۆریستی بڵاو دەکاتەوە کە ڕەشەم بۆ سەر ئاسایشی جیهان و تۆمەتبارن بە ئەنجامدانی تاوانی کۆمەڵکوژی و تاوانی جەنگ و بازرگانیکردن بە مادە هۆشبەرەکانەوە. گۆڤەری ناشناڵ ئەنتەرەس گروپی ترۆریستی داعش لە ڕێزبەندی یەکەمی مەترسیدارترین گروپی ترۆریستی داناوە. ناشناڵ لە راپۆرتەکەیدا نووسویەتی بەپێی دەستگا هەواڵگریەکانی ئەمریکا داعش خاوەنی 31,000 چەکداری تونڕەوە کە ئەوەی ئەو گروپە لە گروپە ترۆریستەکانی ترجە کردوتەوە ئەنجامدانی تاوانی وحشی گەرانەیە وەک تاوانێکی ئاسایی لە بەرامبەر هاوڵاتیانی مەدەنی و بێتاواندا. گۆڤەرە ئەمریکیەکە لە پاش گروپی ترۆریستی داعش گروپە تونڕەوا جیهادیە ئیسلامیەکانی نێجیریای بۆکۆ حەرام ناوهێناوە. ئەنتەرەس لە راپۆرتەکەی ئاماژە بۆ دەکات بۆکۆ حەرام لەسەر حەز و ئارەزوو بۆ تاوان ئەنجام دەدات. هەموو فکر و بنەما و ئایدیەکانی خۆراواش ڕەت دەکاتەوە کە لەسەر هیچ بنەمایەکی فکری ئایدۆلۆژیاش نییە. گۆڤەری ناشناڵ ئەنتەرەسی ئەمریکی لە ناو مەترسیدارترین گروپی ترۆریستی ناوی گروپی حەقانی لە پاکستان و هەندستان هێناوە کە لە ڕووی ژمارەی چەکدارانەوە لە پلەی سێیەم هاتووە و خاوەنی 10,000 چەکدارە. ناشناڵ دەنووسێت حەقانی کە لە ساڵی 2012دا دامەزراوە لەسەر بنەمای تائیفی و هۆزایەتی بووە کە تێکەڵەیەک لە گروپە تونڕەوا جیهادیەکانی ئۆزباکستان و تالیبانی پاکستان و گروپە جیهادیەکانی تورکمانستان و جیهادیەکانی پاکستان کە دەیان تاوانیان لە بەرامبەر هێزەکانی پارێزەری ئاشتی و هێزەکانی ناتۆ لە ئەفغانستان ئەنجام داوە. لە کۆتایی راپۆرتەکەی ناشناڵ ئەنتەرەس ناوی کەتائیبی حیزبوڵای عێراق هاتووە کە ئاماژە بۆ ئەوە کراوە کردەوەکانی ئەو گروپە لە بەرامبەر سوپای ئەمریکا لە عێراق لە چوارچێوەی کردەوە تیرۆریستیەکان پۆلێن دەکرێت. کەتائیبی حیزبوڵای عێراقی لە ساڵی 2003 سەری هەڵدا. لە ساڵی 2006 بۆ 2007 زۆرترین کوشتاری لە هێزەکانی سوپای ئەمریکا لە عێراق ئەنجام داوە. دەستی لە سەدان تاوانی تەقینەوەی بۆمب و کردەوەی ترۆریستی لە عێراق و کوژرانی هەزاران هاوڵاتی مەدەنیش هەبووە. بەرپرسی سەرەکی پشێویەکانی دۆخی ئەمنی عێراق بوون لە ساڵی 2006 تاوەکو 2007.